ئەگەر پێمان خۆشە لە دژمنایەتی لە شەڕ و لە کوشتن و خوێنڕشتن و شەڕ و ئاژاوە بە دوور بین و کۆمەڵگایشمان لە شەڕ و ئاژاوە بە دوور بێ با نهێنی پارێز بین. بۆیە پیاوچاکان دەفەرمونون نهێنیەکانت خوێنتە، خوێنی تۆیە، بزانە ئەو خوێنە لەکوێ دەڕژێنی، ئەو خوێنە لەکوێ دەڕژێنی. چەند کەسمان بینی بەهۆی دەمێەوە بەهۆی نهێنیەوە کوژرا و خەڵکی کوشت. نهێنی نەپارێزرا بەهۆی ئەوە کە ئەو نهێنێکە لە بینی خۆی و کەسێکا هەبوو ئیتر ژن و مێردن یا هەر کەسێکی ترە نهێنەکەی نەپاراست کوشتن ڕوویدا، شەڕ و ئاژاوە ڕوویدا. چەند کەس لە گۆڕستانە بەهۆی زمانی و کوژدا. بۆیە با هیچ کەسێک نەزانێ بەڕێزم نهێنی فرمێسکەکانی تۆ چییە. کاتێک کە تۆ دەگریت با خەڵکی نەزانێت نهێنی فرمێسکەکانت چییە، چونکە ڕۆژێک دەزانێت چۆنت بگرێنیە، چۆن تۆ بگرێنیە. کە زانی بەچی دەگریت واتە خاڵی لاوازی تۆ چییە، با خەڵکی نەیزانێ، لەوانەیە ڕۆژێک بەو خاڵە لاوازە بتگرێنێ، بتکوژێ، لە ناوت بەرێ، تووشی کێشە و مشکیلت بکە. بۆیە ئەگەر زمانی خۆمان بپارێزین بە ئیزنی خوا، خوای گەورە لە قەتڵ و لە کوشتن دەمان پارێزێ. زۆربەی کێشەکان کە ڕۆ ئەدات بەهۆی ئەوەیە کە خەڵکی نهێنی ناپارێزێ. پیاوێک کە نزیکی خۆمە وتی لە ئێران ئەسیر بوون لە کاتی شەڕی ئێران و عێراق بەدیلی گیرا بوو. وتی دانیشتە بووین ئەسیر بووین، نیشمان نەبوو لە سژنا لە ئێران، دەمەتەقێمانەکە قسەمانەکرد. وتی یەکێک لە بەرادەرەکانم وتی باسی ئەوەی کرد کاتی خۆی نەفەرێکی کوشتووە. وتی چوومە فڵان شوێن لە فڵان دێ کاتی خۆی لە ساڵی ئەوەنا لە فڵان شوێنە نەفەرێکم کوشت. وتی ئەو کەسێکە لەگەڵمانە وتی وەڵا ئەو برای من ئەو کەسە، تۆ کوشتت؟ چەند ساڵ ئێمە گەڕاین بزانی کی ئەم پیاوەی کوشتۆ نەمانزانی، ئێستا تۆ لە بەردەستی منای، بەس با بگەڕێمە بۆی عێراق ئەو کاتە چارەسەر دەکەم. ئەمە مشکیلەیە. چەندەها جار خەڵکە بووە چالاکیێکی کردو پەنا بەخوا بە حساب پێڵە چالاکی، یاخود کەسێکی کوشتۆ یا دزێکی کردو باسی کردووە توش کێشە بووە، جاریوا تووشی کوشتن بە کوشتیوانە دژمنداری. بۆیە دەمی خۆت پارێزە، پیاوت کوشتۆ بینی خۆت و خواتەوە بکە، دزیت کردووە ئەگەر توانی بیگەڕێت و بیگەڕێن، ئەگەر نا بیکە خێر و سەدەقە بەشک و خوا لێت خۆش بێ، پێویست ناکە تازە حەیەی خۆت بەری، خۆت تووشی کێشە و مشکیلە بکەیت. زمانی خۆت بپارێزە. ئەو نهێنی کە باست کرد هەتا مردن بە دوایەوەی، بەڵام ئەگە لە دڵ تابێ هەر لە بیری دەچێتەوە، لە بیری خۆتی بەرەوە، لە دڵی خۆت تابێ بێمنەتی، بەڵام بۆ خەڵکیت باس کرد، ئەو کاتە دڵنیابە پاراستنی ئەو نهێنیە زۆر زەحمەتە. بۆ ئینشەڵا لە کۆتاییدا دەڵێن بەڕێزان ئاگامان با لە دەمی خۆمان بێت، نهێنی پارێز بین بە ئیزنی خوا، لە دنیا و لە قیامەت خۆشبەختە بین. وەڵڵا کێشەکانمان کەمتر تووشە بێ، لە خەڵکی بێمنەت ئەبی. باچی دەڵێ بخۆی بەیانی دژمنایەتیشت کە، بەیانی سەلامیشی لێ لەگەڵی ناترسی، بەڵام نهێنیت لا باس کرد دڵنیا بە باجەکەی ئەدەی بە قورسی. بۆیە هەر شتێکە بوو بینی خۆت و خوای گەورە حەلی بکە. ئەگەر خێزانت هەڵەیەکی کرد لای خەڵکی حەیای مەبە، ئەگەر پیاوەکەت هەڵەیەکی کرد لای خەڵکی حەیای مەبە، کەرامەتی مەشکێنە، هەر لەبەر خاتری خوای گەورە پاشان لەبەر خاتری سمعی خۆت و بنەماڵەکان ئەم نهێنیانە بشارەوە. ژنەکەت ناگونجێ لەگەڵ تا تەلاقی دە، خیانەتی لێت کردووە تەلاقی دە، بەڵام حەیای مەبە لەبەر خۆت، لەبەر مناڵەکانە بەیانی خەڵکی دەڵێ دایکی ئاوا بوو، یاخود پەنا بەخوا بڵێن باوکی ئاوا خیانەتکار بوو، یاخود باوکی دز بوو، یاخود باوکی پیاوکش بوو. هەرچێک نهێنیەکەی جیا بەرەو بڵێ ناگونجێن بە یەک و تەواو، پێویست ناکە شتێک باسکەی هەتا مردن بەدواتەوە بێت.